بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله صلى الله تعالى عليه وسلم. ئەم پەیامێکە دووسەر بۆ کوڕانیش و کچانیش، بۆ ئەو کوڕانێکەوە گاڵتەیان بە کچان کرد، بۆ ئەو کچانێکە گاڵتەیان بە کوڕان کرد. کچەکانم کوڕەکانم، ئێمە ئەبێ زۆر بە هوشیاری تەعاملکەین، زۆر ئاگامان لێبێ. مرۆڤ زۆر کەورەیە، کاڵایەک نییە بۆ ئەوی خەڵکی گاڵتەی پێ بکە. لاوە بەڕێزەکان، هەمومان ئێمە خاوەنی خوشک و دایک و کەسین، ئەبێ زۆر بە ئاگاداری تەسەڕف بکەین لەگەڵ کەسەکانی دەوروبەرمانە. هەستی هیچ کچێک مەشکێنە، کچە بەڕێزەکانم، ئێوەش هەستی هیچ کوڕێک مەشکێن. هەمومان ئێمە دەرگامان کراوەیە، زۆر زەڕورە ئینسان لە دەرگاوە تەقە لە ماڵی خەڵک بدا، لە پەنجەرەوە نەچێتە ماڵی خەڵک. ئەگەر ئێمە میوانێکمان بێت، ئەگەر لەسەر دیوارەکەەوە بێتە ناو ماڵەکەمانەوە، زۆر بە بێشعور سەیرێک بەخوا لاوە بەڕێزەکان، هەموو هەوڵێک لە نێوان ئێوەدا ئەکاتە سەر بەسەر دەرگایە هاتن و بەسەر دیوارە هاتن. ئاگاتان لێبێ دەرگاکانی خەیر شەیتان نەتان خەڵەتێنە و لێتان دابخە. دەرگای واڵاو کراوە، ئەو کەسەی لە حەڵاڵەوە ئەڕواخوا هەموو کارێکی بۆ ئاسانەکە. گرنگە ئێمە هەموو لایەکمان لەو قۆناغە دەرچین کە بین گاڵتە بە یەکتری و بە شعور یەکترکەین. نابێت شەهوەت زاڵبە بەسەر خۆشەویستیمانە، نابێت شەهوەت زاڵبە بەسەر عەقڵمان. وا تەسەور نەکەی هەر کەسێ قسەیەکی جوانی لەگەڵ تۆیە کرد، خوشکی بەڕێزم، وا بزانێ ئیتر ئەم کەسە تۆی خۆشەوێنە. هەندێک جار زۆرێکیش با بڵێن لە دۆستایەتەکانی ئەمڕۆ لە بینی کوڕان و کچانە لە دائیرەی شەهوەتایە، لە دائیرەی خۆشەویستیانی، چونکە خۆشەویستەکان بە هیچ شێوازێک زەرەر لە خۆشەویستەکان نادەن. ئەڵێ جارێک مەجنون لەگەڵ لەیلا دانیشتە بوون، لەیل پێوت بۆچی تاکە جارێکیش نەمبینی تۆ سێرم بکەیت؟ ئەڵێ ئەویش پێوت ئەترسم بەرژانگەکانی چاوم پەڵەیە لەسەر تۆ دروستکە دوای تۆ پێ عیباربی. ئەوە مانای خۆشەویستیە. ئەو کەسانێکەوە یەکتریان خۆشەوێ، هەردووکیان حەریسن لەسەر ئەوەی بچووکترین هەڵە نەکەوێتە سەر ئەوی تریان. بەڵام ئەو کەسانێکەوە شەهوەت بازی ئەکەن، زۆر بە ئاسانی ئامادەن هەموو هەتکی حورمەتی یەکتر بکەن. بۆیە داوام وهایە کە بە بیرێکی ترەوە، بە فکرێکی ترەوە، بە هەوڵێکی ترەوە هەوڵ بدەین. ئێمە پێویستمان بەوەیە خوا لە خۆمان نەڕەنجێنین بۆ شتانێکی کاتی. بۆیە داواتان لێ ئەەکەم هەموو دەرگاکان دابخەن بۆ ئەوی بتوان بە ئاسوودەیی بژین. هەموو دەرگاکان ئەکرێ بە گردن ئازایەکی سادقانە و تەوبەیەکی جوان لە بەردەم خوایە لە مانگی ڕەمەضانە. خوای گەورە دەری خێری زۆر گەورەتان لێ بکاتەوە، لە بەرخاتی خوا واز لە حرام بێنە، خوات بە حەڵاڵ ئیلا بۆت پڕ ئەکاتەوە بە چاکتریش. خوای بۆ خاتی گەورەی خۆت هەموو ئەو خۆشەویستانێکەوە هەن لەسەر حەڵاڵ بیان گەێنە بە یەکتر، ئەوانش کە شەهوەت بازی لە نێوانیانایە، یا ڕەبی خوایان دووریان خەرەوە لە شەهوەت بازی. خوای لە گوناهی منیش و تەواوی ئەوانش کە گوێمان لێ ئەگەرن ببوورە دەرگاکانی خێر بەسەرمانە واڵاکە. وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم تسليما كثيرا أبدا إلى يوم الدين.